ئێوە خەڵکی چیان؟ گوێتان لێم بوو. زمانەکەتان مردووە. بە هیچ کەس ڕێگە نادەین بە زمانەکەتان قسە بکات. زمانەکەتان چی دیبوونی نییە. قەدەغەیە، زمانەکەت قەدەغەیە. تۆ دەبێت بە زمانی پایتەخت قسە بکەیت. بە زمانی شاخ قسە ناکەم. ئەمە دیالۆگی شانۆیەکی بەریتانیا لە نووسینی هارلۆت پینتەر کە لە ساڵی 1970 سەردانی باکووری کوردستانی کردووە و لە دوای گەڕانەوەی بۆ بەریتانیا لەسەر تەختی شانۆی ناشناڵ ڕۆیاڵ پێشکەشی کرد. ئەم شانۆیە باز لە نەهامەتیەکانی کورد دەکات لەژێر داگیرکاری زمانی تورکدا. ئەفسەرەکانی ئەم شانۆیە بەجلی هاوشێوەی تورکی دەردەکەون و زمانی جەستەی ئەکتەرەکان کوردانەیە. ئەم شانۆیە باسی دوو ژن دەکات کە یەکێکیان سەردانی هاوسەرەکەی دەکات و ئەوی تریان سەردانی کوڕەکەی. لە نێو شانۆکە دایکەکە بە زمانی پایتەخت ناتوانێت قسە بکات، بەڵام ئەفسەرەکە ناچاری دەکات تەنیا بە زمانی ئیشارە و ئاماژە لەگەڵ کوڕە زیندانیەکەیدا قسە بکات. نانم بۆ هێناویت. قەدەغەیە. زمانەکەت قەدەغەیە. تۆ دەبێت بە زمانی پایتەخت قسە بکەیت. ئەو ژنێکی پیرە ناتوانێت تێبگات. ئەمە هەڵی کێ؟ ئەم شانۆیە بە جوڵۆ ئاماژەکانی پێمان دەڵێت کە دیکتاتۆرەکان چەند ڕۆڵیان هەیە لە سەرکوت و دەمکوتکردنی مرۆڤەکان، ئەوانەی وەک کوردەکان لەژێر هەژمونی داگیرکاریدا دەژین. ئەم شانۆیە هەوڵی ئەوە دەدا کە بۆ بینەرانی بسەلمێنێ چۆن زمانێکی تر دەتوانێت زمانێکی تر بتوێنێتەوە. زمانی کوردیشی وەک نمونە هێناوەتەوە. My name is Sarah Johnson. I have come to see my husband. ئەم شانۆنامەیە ڕەخنەیەکی توندە لە هەموو دەسەڵاتە زۆردار و هەژمون خوازەکانی دنیا، بە تایبەت دەوڵەتی تورکیا و هەموو ئەو دەوڵەتانی تر کە هەوڵی سڕینەوەی زمانەکانی تر دەدەن. پنتەر کتێبەکەی ناو دەنێ زمانی چییە کە ئاماژەیە بۆ زمانی کوردی. ئەمە لە کاتێکدایە کە ململانی کورد لەگەڵ نەتەوەکانی تردا مێژوویەکی دوور و درێژی هەیە، بەڵام ئەم مێژووە لە تورکیادا لە دوای پەیماننامەی ڤێرسای زیاتر بەرجەستە بوو، چونکە بەندەکانی ئەم پەیماننامەیە دەسەڵاتی بە حکوومەتی تورکی دەدا کە حکمی کوردەکان بکات. گرژی حکوومەتی تورکیا بەرامبەر کوردەکان تونتر بوو. کاتێک لە ساڵی 1937 ئەتاتورک فەرمانێکی دەرکرد هەموو دەربڕینێکی ئاینی و دەرەوەی کللتوری تورکی قەدەغە کرد. بێگومان وشەی کورد و ئەوەی پەیوەندی بە کوردیشەوە هەبوو دەگرتەوە. دوای ئەوەی وشەی کورد لە یاسا دەرکرا بە فەرمی ناوی کورد کرا بە تورکی شاخەکان کە زمانەکەیان لەبیر کردووە. پنتەریش ناوی کتێبەکەی لەوەوە وەرگرتووە.